ئەم بەنداوە زیاتر لە 1,400,000 مەتر سێجا ئاو بەخۆوە دەگرێت و زیاتر بۆ بابەتی ئاودێریە زیاتر لە 400 دۆنم ئاودێری دەکات ئەم بەنداوە و بێگومان هەمیشە بەنداو بۆ وێڕای ئاوگەدانەوەکەی بۆ کشت و کاڵ و بۆ دروستکردنی سامانی ماسی لە بەنداو لە کاتێکدا کە هەرێمی کوردستان بە قەیرانی داراییدا تێدەپەڕێ و بە قەیرانی سیاسیدا تێدەپەڕێ و شەڕی داعشمان بەملەوەیە، بەڵام لەگەڵ ئەوەشدا هێندێک لە کاری پرۆژەکانمان نەوەستاوە، بە تایبەتیش ئەوەش یەکێک لەو پرۆژانەیە کە ئێمە ئەم ساڵ ئەوە تەواو کراوەوە ئیفتاح دەکرێت. ئومێد دەکەم کە بە هەموو لامان بتوانین بە تایبەتی لایەنە سیاسیەکانیش لەم بارودۆخەی کە ئێستا هەرێمی کوردستان پێدا تێدەپەڕێ بگەین بە ئەنجامی باش و ئەم بارودۆخە نائاسایی کە پێدا تێدەپەڕین ئاسایی بێتەوە و بە شێوەیەک کار بکەین، بە شێوەیەک هەنگاو بنین کە قازانج و بەرژەوەندی میلەتە هەژارەکەمان بێنێتە دی.